بناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێت. جەژنی ڕەمەزان لە هەموو لایەکتان پیرۆز بێت. زۆر خۆشحاڵ و شادمانین ئەم جارەشیان لە بەرنامەیەکی تایبەتی جەژندا پێتان دەگەینەوە لە بەرنامەی نەسیمی تەمەن. لەم بەرنامەیەدا شەوانی جەژن دەمین بە میوانی ماڵەکانتان هەر جارە و کەسایەتێکی ناوداری بواری داوا و بانگەواز لە خزمەتیدا دەبین. ئاشناتان دەکەین بە ژیانیان. لە بەرنامەی ئەو شەماندا میوانداری بەڕێز مامۆستای بانخواز، مامۆستای بەڕێز خۆشەویست، مامۆستا هاوڕێمان کردووە. دیارە ئاشناین بە وتارەکانی، ئاشناین بە بەرنامەکانی، هۆگری بووین، بەڵام دەمانوێت لەم بەرنامەیەدا تێکەڵ بە ژیانی کەسایەتی بەڕێزیان بین. ئێوە لەگەڵمان بن، ئێمەش لەگەڵتاندا دەبین. با بزانین مامۆستا سەباح کفری چییە؟ من ناوم سەباح مستەفایە، طبعا خەڵکی شاری کفری. یەکێک لەو محازەراتانە باسی بەهەشتم کرد. من ئیتر شەوێکی ساردبی بەتانەیەکمان دابی لای ئاوێ دانیشتبووین، من باسی بەهەشتم کرد. یعنی قەناعەت کە خوڕەی ئاوە هاتوو لە ناو باخ و هەر ئەو برایانە وایە زای لە بەهەشت دانیشتوویرە. دوای من نێک جاوتم لە پڕێکا وتم کاکە با بزانن ئێمە نیمان لە بەهەشت ئێستا خەنینەیەک گرتیانی. محازەرەیەکیان بۆ خوشکان بوو، باسی ذەمی دنیامە کرد. یعنی دنیا خراپە و دنیا چییە؟ یعنی بالفعل لە بیرم چی من خێزانم ناوی دنیایە. اینجا دنیای قسم بە دنیا کرد، مثلا دنیا خراپە و دنیا لعنەتی لێ بکەن و فڕیدەن. خێزانشم یەک کەلیمەی کوردی نازانی، بەس ئەیزانی ئەڵێم لعنەت لە دنیا. نادى المنادون عند حيرتهم، نادى المنادون عند حيرتهم، من أنت هاديه كيف يحتار. سڵاوتان لەبێت بەڕێزان و خۆشەویستان. ئێستا دەچینە خزمەت مامۆستای بەڕێز و خۆشەویست، مامۆستا هاوڕێ، مامۆستا یاخۆ بەخێر بێ سەرچاوە. مامۆستا گیان پێمان خۆش بوو لەو بەرنامەیەدا تێکەڵ بە ژیانی بەڕێزتان بین، بە وردی لە بوارەکانی ژیانتدا لە قۆناغەکانی تەمەنتدا ئاشنا بین. پێمان خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەین سەرەتای ژیانت، یان بڵین مامۆستا هاوڕێ چییە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على محمد رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆت زای بەخێر باتەوە ئینشاءالله و خوا موفقتانکە و سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو بینەرانی خۆشەویست و پیرۆزبایی جەژنی ڕەمەزانیان لێکم خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لای قبوڵ کە ئینشاءالله. سەبارەت بە من ناوم هاوڕێیە، باوکم ناوی محەممەد ئەمینە، دانیشتووی شاری سلەیمانیم، موالیدم 1969. ئێمە وەکو ڕەچەڵک بە ئەسڵ دەچینەوە سەرفەقی ئەحمەدی دارەشمانە، خەڵکی شاری سلەیمانی باو و باپیر و باوکی باپیر و ئەسڵمان هەر لە شاری سلەیمانیە بووە. لە دەوروبەری ساڵەکانی 1850 لە مەنتیقەی دارەشمانە و مەرگەوەمانە و باو باپیرانمان هاتوونەتە شاری سلەیمانی. باوکم کوڕی فەرەجەفەنی، کوڕی ئەحمەد ئاغا، کوڕی ئیسماعیل ئاغا تا کۆچنەوە سەرفەقی ئەحمەدی دارەشمانە لە ئەولادی ئەوانین. باوکم هەر لە شاری سلەیمانیە لەدایک بوو، باپیرشم هەر لە سلەیمانیە لەدایک بوو، گۆڕی باپیرانم هەموو لە شاری سلەیمانیان لە گردی جۆگە لەوێ. لەبەرەوە خۆشم هەر پەروەردەی ئەو شارەم و لەوێ لەدایک بووم. هەموو قۆناغەکانی خوێندن تاکو کاتی زانکۆ نەبێت زانکۆ هاتمە شاری هەولێر و لە خزمەت ئەم شارە بەڕێزای و خەڵکی ئەم شارە بەڕێزای لێرە لە زانکۆی سەلاحەدین خوێندنم تەواو کردووە. زیاتر مامۆستا بووم لە هەموو قۆناغەکانی ناوەندی و دواناوەندی و پەیمانگای مامۆستایان و پەیمانگای وتاربێژان و دوایی کۆلیجی وتاربێژی و دوایی کۆلیجی زانستە ئیسلامیەکان و ئیترەوەی کە پێمان کرابێ خزمەت لەو بوارەیە بەردەوام بووین. خۆی گەورە تەمەندێش بکات. مفەقێک خێزاندارم و خاوەنی سێ منداڵم و کوڕێک و دوو کچ. خوا بۆ جەنەت ئینشاءالله. زۆر باز نەدەین لە ژیانی بەڕێزتان، هەرچەندە بە کورتی بە پوختی باست کرد. دەمەوێت باس لە تەمەنی منداڵی بەڕێزتان بکەم. تەمەنی منداڵیتان لە چییە بوو؟ و تۆزێک هەڵسوکەوتی منداڵانەی جەنابتان ئەو کاتە لەو تەمەنەدا ئەوەی کە بۆت باز بکرێت کە بۆ لە یادت نەبێتن، داکی واکو لەوەتیان باس کرد بێتن، چۆن بۆ منداڵێک بووی لە کام چین ئەژمار دەکرای؟ منداڵێکی وەک دەڵێ بە جوولە جوول لەناو کورداوی خۆمان هێوا دەڵێن منداڵێکی دوور لە مناڵانی دیکە منداڵ هەیە تێکەڵ نابێت، چۆن بووی ئەگەر پێناسێکمە بکەین؟
والله جا نەگەوەی کە دایک و باوکم بۆیان گێڕامەوە پێم وایە من بۆ ئەوانی بگەرمەوە چونکە هەموو شتێکم لە بیرە من حتا ئەمەندە منداڵیم لە بیرە جاری وایە ڕوون نابی گەرمەڵم لەوانەیە خۆم باوەڕ بە خۆم نەکەم بڵێم ئەمەندە منداڵمەوە والله جاشتی زۆر منداڵیم لە بیر دێت یعنی بەڕادەیەک شتی وان منداڵیم لە بیر دێت ناڵم هەر ڕوون نادێ باسی بکەم ئەمەندەم لە بەرچاوە مەنزەر و شتەکان نەگەوەی کە بە تەفاسیل بەس بە قاتەی ئەوانم هەبوو لە بەرچاوە بە کورتەکەی بە منداڵی لەو منداڵانە بێ ئەژمارم کەن کە زیاد لە حەجوڵە جوڵ و عەجوولی و هار و هاج و لاسار بووم ینی هەتا بڵێ لە هەر ماڵێکا بووم لەبەر عەجوولی و شەڕەشەق داوە بێدایان بووە لە دەستم ئەوە ڕاستێکی ینی وەکەوە نەبوو بڵێ بێدەنگ و فەقیر دانیشم قەت نەمتوانی لە بیرمە لەو سەردەمانەیە پارۆمانەیە جگار بە قیمەت بوو ینی ڕۆژ وا بوو لە منداڵیە 10 فلس و 20 فلس و ئەو شتانەمان ئەدرایە نیو دیناریان دامێوتیان نیو سەعات دانیشە نەمتوانی دانیشم کۆمەڵی پیاوەدانستیان بەس ئەوە نیو دیناری ئەو سەردەمە کەیتر من 10 فلسم وەرەگرت ئەزیەتی منداڵان نەدەدا بەخوای پێکو منداڵی کە ئەوە نەعەزێ بەس عەجوولی و شەڕشەق و شتشکان و ڕاکردن و دایمی خوای یاریەوانە بلەوە لەو نەوعانەبووم لەوە نەبووم بڵێ فەقیر و گۆشەگیر و ئەوانە نازانم مامۆستا ئەی لە خوێندندا مناڵێک لە ئاستی وڵای ئەوەی خوێندنەکەم بەڕاستی بڵم دوولایەنەیە دوو فاقەیە هەنگێک کەس پێی وایە زۆر مهم و باشە بەس من لای خۆم پێم وان نییە من بەم 4 ساڵی چوومەتە خوێندن بەرخوێندن کاڵم 4 ساڵی یعنی 4 ساڵی تەواو تازە سەرەتای 4 ساڵیش نەگەوە لە کاتێکا من خۆم والیدی 69 لە 6/3/69 لەدایک بووم بە کات باوکم حتا خاسی کە نووسیەتی کاتەکە لە سەعات 4 عەسی پێنجشەممەی 6/3/69 لەدایک بووە بە دەسوخەتی خۆی ماوەکە لەدایک بووم نووسیەتی من لە سەرەتای 73 لە دێی نەمەڵ بەهۆی ئەوەی کەوا خەڵک ڕای کردووە دەرەوە لە کاتی شۆڕشا بوو من باوکم لێ مەعاون تۆبی بوو خوافی کە یاخۆن مەعاون تۆبی بوویتر هەر لە دێیەک ڕامانە کرد بۆ دیکە شەڕە گەیشتە ئەم دەیە چین و ینی سلێمانیمان بەجێشت و خەڵک هەموو چوو بۆ دەرەوە بۆ ئەمانە من لە بیرمە لە دێی نەمەڵ لەبەر هاروهاجی مەکتەبێکی کچان بەرامبەرمان بوو سەرەتایی دوو مامۆستای ئافرەت مامۆستا نوخشە و مامۆستا فەخریان پێوەدی سەرژ ناوەکانیانم لە بیرە چونکە ئەوانیش خەڵکی شار بوون دایمە هاتنە ماڵی ئێمە دانیشتن کە ئەوە هاروهاجی منیاندی وتیان جا ئەمە مەکتەبەکە بەرامبەر ماڵەکەی بۆ نەیبین بۆ ئەم مەدرسەکە بخۆی لێ لەگەڵ ئەو مناڵانە شەتێکەڵە بێ و مناڵەکانیش کچنەوە نی عەزێتی بن هاروهاجیوانە کە سەرەتایی بوو با بخۆی بێ لێوەکانەیە بێ باوکشم وتی ئاخرمە هیچ نادەوێتی خۆ داخڵی ناکەین کاکە با بخۆی بێ و ڕەوزەیەک وایە بۆ ئەم کە کاتی مەکتەبیشی هەبوو بە 6 ساڵی باشە بوو ئێتر لە بیرمە کە یەکەم جار چوون بۆ ئەوێ کە نادیانم بۆ مەکتەب هاتمەوتم ئەی من کتێب لە بیرمە باوکم خوافیکە مجلەیەکی کوێتیامی مجلەی یەقزەیان پێوت ئەلیەقزەی ساژ لە بیرمە ئەوم بە باخەڵەوە بوو منە چوون بۆ مەکتەب لەگەڵ تەلەبەکانی کەیە 2 هەفتەی پێ نەچوو مامۆستاکان دیساژ لە بیرمە لە مەجلیسێکە لەگەڵ باوکمە بەحسییانە کردومانە ئەو مەنزەرەکەم لەبەر چاو باوکمی ئاخر زۆر منداڵە ئەو بە کەڵکی ئەوە ناچ داخڵکردنی چی وتیان وەڵڵا لەوانی کە باشترە لەوانی کە زیرەکترە لە پۆلە هەڵیەسەنی دەرز بۆ ئەڵ شەرحەکەین ئەم تێدەگات لەگەڵەوەشدا خوێندنەکە لە بۆ حساب نەبوو هەر زیاتر شتێکی بەرایی بوو ئاخر مەسەلەکە ئەوەی دوای حسابیان کرد من بە 4 ساڵی داخڵ کرام و سەری ساڵ یەکەم بووم لە مەکتەبەکە دەرچووم لە دێی نەمەڵ دواتر پۆلی 2 لە بیرمە لە 3 دێ 4 دێمان کرد ئەچوومە هەر چوونە دێی شەخەڵمانە چوینە دێی وێنە و دارۆخە چوینە دێی زەرگوێت هەر ڕۆژەی لە دێ بووین ئەچوومە هەر دێ هەر لە بۆ قوچێڵا بوون شەڕ بوو کاتی شۆڕەش بوو ئەوەشیان بۆ حسابکردم پۆلی 2شم بڕی هێشتا نەبووبووم بە 6 ساڵ دوای ئەو ساڵیان بۆ هین حساب نەکرد بۆ تەلەبەی حکومەت حسابی نەکەوت یوانی کە چوونەتە دەرەوە ئەو ساڵە بۆ تەلەبە من ئەوەشیان بۆ حساب کردم کە هاتمۆ شاری سلێمانی هاتمە ئاسۆی شەهیدان تەمەنم 6 ساڵ بوو لە پۆلی سێ دانیشتبووم ئەوە ئەڵێم بۆیەکە ئێستا لەوانەیەکی بڵێن ئەمە باش و زیرەک بۆمانە بەس وەکو خۆم ئێستا بیری یەکەمەوە لە فەتەیەکی منداڵیە هەرچی مناڵە بوو گاڵتەی پێکردم ئەمە دە بچکۆلە بووم ئەیکێ و باشمە کەشوشەکان بۆیە ناوێن بۆنی شیری خاو لە دەمی دێ ئەوەی یعنی ئەو قسانم هەموو لە بیرە بۆ من وەکو شتێک کاری لەفێتم بۆیە کە حتا کوڕەکەی خۆم نەمێش تا 6 تەواو نەکرد نەمێشتێتە سەرەتایی معقولێت و مناڵێک لە 4 ساڵی و کاتی ئەوەیەتی یاری بکە کاتیوەتی هەڵبەت و دابەست کە یەکسەر متاخسە بەرخوێنن لە 4 من لە 6 ساڵیە لە پۆلیسی ئیبتیدایی بووم لە مەکتەبی ئاسۆی شەهیدان مامۆستا عەباس مدیرمان بوو کاتە یادی بەخێر بێت خوا بەرەکەت خاتە تەمەنی و نازانم ماوەی سایانە بەڵام ئەو ڕەفیقی باوکم بوو
ئەو چاوپۆشی لە ساڵەکەش کرد کە بفەوتێت ئەو ساڵیان لە دێ زرگێزەوە بەهین بۆ حسابکردن مامۆساکان لەوێ وەکە هاتیش مەشای سیمایوتی ئاخر و تازە تەمەنی 6 ساڵە چۆن بیخەمە پۆلیسێ ئێتە هەر چۆنی بۆ هەر خستیان بوو ئیشەکە ڕۆشت و خۆشم نازانم چۆنین بوو. بەڵێ مامۆستا گیان باسی وت کرد 4 ساڵی زانکۆت لە زانکۆی سەلاحەدین تەوا کردو لە هەولێر کەواتە ژیانت لەگەڵ هەولێریەکان تێکەڵاو بووە و هەندێک دەڵێن مامۆستا هاوڕێ هەولێریە هەروات لە قەڵەمەدەن کۆمنتی بەڕێستان لۆ هەولێریەکان چییە لەو ڕابردووی کە لەگەڵیاندا وڵای دەی من کە سەرەتاییم تەواو کرد لە سلەیمانی و دوایی چوینە ناوەندی برایەتی لە سلەیمانی و دواییش ناوەندی سەلاحەدین هەر لە سلەیمانیم تەواو کرد لە ساڵی 86 هاتمە زانکۆ لە هەولێر لە زانکۆی سەلاحەدین وەرگیرام لێرە من طبیعەتم تۆ زیاتر حەزم ینی لە هینی اجتیماعیە حەزم بە تێکەڵبوونی خەڵکۆمانێ قەدەری خوا کە هاتمە ئێرە تەلە بە سلێمانەیەکان بەهۆی داخلی و ئەو ساڵە یەکەم ساڵ بوو داخلی نەما بەشی ناوخۆیی سەدام منعی کرد بەشی ناوخۆیی لابەر ئەو ساڵەوە تێبێت تەلەوە بە خۆی بچێت جێگە بگرێ یەکەم ساڵ بوو بەختی ئێمە داخلی نەما وتی ئەم ساڵ نابێ ینی پۆلی دۆکان هەیە بوستەکان هەیە بوو چوارەکە وتیان ساڵ بە ساڵی تر داخلی ناهێڵین مش ڕێم کەوتە ڕێی هەنگێ برادر و دۆستی سلێمانەیەوە پێکۆ لەگەڵ ئەوانە تەلەبە بوون شوقەیەکمان گرت پێم وایە لە گەڕێکی سێتاقام و شوقەی هیوایان پێوت لەو مەنتیقەی لای بازاڕی سوورچیان ئەوەی ساوای پێ دەڵێن لەوێ ئەلەو مەنتیقەیە بوو نازەم سێتاقان ئەوێ کوێ و لای بازاڕی سوورچیان لە نزیک ئەوێ بوو بەڵێ لەوێ شوقەیەکمان گرت قەدەری خوا لەگەڵ چەند برادێکا بووم لە ناحی فکری و عەقیدی و لەگەڵیانە زۆر نەئەگونجا لەبەرچی وەڵڵاهی ئیتر ئەوان تیا بوو فکریان زۆر چەبوو زۆر دژی ئیسلام زۆر بە بەرامبەر بە ئیسلام قسە ئەکرا دایم لە مناقەشەیا بووم لەگەڵانە خۆی من لە ئەعدادیە شەروا بووین ئێمە لە سەردەمی متەوەسەت و مناقەشاتوانە فێر بووین لە سلێمانی لەو کاتەیە فکری چەپ زۆر بەقووەت بوو لەو سەردەمەی ئێمەیە کاتێک کە من لە ناوەندی و لە ئامادەی و ئەمانەیە بوو فکری چەپ زۆر بەقووەت بوو کاتێک کە هاتمە ئێرە هەولێر بەو شێوەیە نەبوو یعنی من کاتێک کە لە ئامادەی بووم لە سلێمانی و دامان نابوومان و هەر فەرزەکان ڕۆژی سێ دانەجار مناقەشەمان لەسەر بوونی خوا بوو لەگەڵ برادەرانە کە هاتمە هەولێر 4 ساڵێرە منکەڕەتی مناقەشەم لەسەر بوونی خوا نەبوو لەگەڵ هەولێریەکە خەڵکی ئێرەم زیاتر بە دیندار ئەبینی ئێرە مناقەشە لەسەرەوە بوو کە نوێژ بکات دەست پێ بکات دینداریەکەی باش بێت لەسەرەوە نەبوو پێم قەناعەتی پێ بکەم کە خوایە بەس لە سلێمانی وا نەبوو لە سلێمانی وەکو لاساوێکی عەجیب بوو فکری چەپی بە شێوەیەک بڵاو بووە لە ناو ئینەکانە ینی لە ناو ئامادەی و ئەعدادیە و ئەمانەیە بە تەنزیم ئەمیشە ئەکرا ئەبوایە تۆش زۆر بە وردی ینی ئاگاداری خۆت بوویت ئەبوایە خۆت قایم کردی داینە لەگەڵ ئەو لێشاوەیە تۆش ئەڕۆشی قەناعەتی بۆ مەسەلەی ئەکرد مامۆستاکەواتە ئەومان جێ بیتن کۆمنتی بەڕێستان بە هەولێریەکان چی بوو کە هەولێریەکان جەم بەسم پێ بوو کە هات مێرە لەگەڵ ئەو سلێمانەیانەیە نەگونجام برادەرەکانی خۆم لێ ڕاستپارۆتم خانوویەکم بۆ بگرن هەر چۆنێ بێت جێگەیەکم بۆ بگرن هەتا خۆم دوو کەسی لەگەڵ فکری خۆمان بگونجێت کە هاتم لە گەڕێکی منتیکاوە لێ خانوویەکیان بۆ دۆزیمەوە خانوویەکیان بۆ دۆزیمەوە وتیان هیچ زەلامێکە کەسێکی عەشایری خەڵکی ئەویاکانەیە دایکی ئەمری خوای کردو باوکی ئەمری خۆیان کردووە خوا ئەفیانکە خۆی ماوەتەوە برای ژنیە ناو خوشکی شکل خۆی بەتەنیا لەو خانوویاڵە جارێک تاژن دێنم حەزەکەم دوو کەسی ڕێک و پێگەگەر لە ماڵەکە بۆی بەتەنیا بێتاقەت نەبینوە وەکو داخلیەک خانۆکەیە دابەکرێومانە منش کە چووم قسەم لەگەڵا کرد سێم کرد پیاوێکی زۆر طبیعەت پیاوانە و ڕێک و پێکۆمانە هەر پێشەکی پێوتم وتی من قبول ناکەم ێرە گەڕێکی عەشایری و خەڵکی تیا تەلەبە ئەگەر ئەدەبتم بەدڵ نەبوو ئەخلاقتم بەدڵ نەبوو پێ دەڵێم خوا حافیز بێ دوای گلەیم لەگەڵاکەی موشکیلم پارە نییە پێم خۆشە کەسێکی لێرەکانەیە لەگەڵای گونجێتر هاتمە لێوە تێکەڵ بووم لەگەڵ خەڵکی عەشایر و خەڵکی گەڕەکی هەولێر هاتی لە ناو گەڕەکەکان و هاتمە ناو گەڕەکانەوەکو خۆم ئەتی دایم دەورم قەرەباڵە بوو ماشەڵڵا و گەنجانە هەموو لای من کۆبوونەوە لەگەڵیانە ئەوە خۆش مەشتە بوو نیسان حەزی بە مامەڵەیە کرد لەگەڵیانە ئەتی ئەوە سەرەتای تێکەڵبوونم لێوە بوو جا تعریفم بناڵم وەکو بۆ هەولێریەکان فەرقیان هەبوو لەگەڵ سلێمانەیە سلێمانەی بڵێن لەو کاتەیە زۆر چاوکراوەتر و زۆر هین بوون زانکۆ پێشتر لە سلێمانی بوو یەکەم جار بوو تازە زانکۆ هاتبووە شاری هەولێر خەڵکی هەولێر هەم ناحیەکەش شارەکەش لە ناحی حەزاریۆمانەوە زۆر پێش نەکەوت بوو خانۆکان زۆربەی لە دەوروبەری قەڵایە بوون بینای زۆر گەورە و هینی تێدا نەبوو خەڵکەکە لەسەر سەلیقە پاکەکەی خۆیان مابوونەوە تێکەڵ بەشتی هین نەبوون بۆیە هیچ ئیشکالی تێکم نەبوو من لەگەڵ
قەڵزەی بێ ئیمانی و قەڵزەی کفر و قەڵزەی ئەمانە هەولێری ئەوانیان تێدا نەبوو ئەوەی کە زەحمەت بوو نیم سەعات قسە بۆ کردا دوو ئاەت و دوو حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاکە وەڵڵا خۆ مسلمان وەڵڵای لە تەمەڵیان نوێژم نەکرد ئینشەڵڵا دەست پێکەم سبەینێ پیاوانە دەستی پێ کرد و هیچ ئیشکالێ نەبوو یعنی خەڵکێکی پاک لەسەر فیتڕەکە بەس ئەوەندا بوو داعیەکە بێ کەسێکی باشە بێت دوو قسەی خێری تیا بکە مامۆستا جان ئەو مامۆستا هاوڕێیە کە ئێستا دەیبینین کە داعیەکە و بانگخوازێکە بۆ کاری ئیسلامی لە تەمەنیدا ژیانی جاهیلی بینیوە ئەگەر جاهیلی بە معنای کفر بڵێ نە لە خوا بفیا بێ شکر دوور بمرەوە من بەهۆی باوکمە خوا ئەفریکایە خوا و گۆڕی پڕنور بێ فەڵزی ئەو زۆر زۆرە بەسەرمەوە باوکم زۆر دیندار بوو باوکم ڕاستە کابرایەکی خوێندەوار بوو تەبعاً کابرایەکی زۆر مفەقەه بوو من لە ناو کتێبا چاوماڵێنە ماڵی ئێمە پڕ بوو لە کتێب باوکم بە گوێنی کتێبی ئینگلیزی توبی هەبوو چونکە خۆی مەعاون توبی بوو ئینگلیزیەکەی لە عەرەبیەکەی باشتر و عەرەبیەکەی لە کوردەکەی باشتر بوو یعنی ئینگلیزی قسەیە کرد لە بیرمە لە دێشە خەڵمانێن بۆ کوڕی مامۆستاکەی ئەوێ یەک قاموسی بەس حەویزی ئیمتیحانی شەش بە هیچی دەست ناکە یەک قاموس ئینگلیزی هەروە بە لەبەر بۆ نووسیەوە ئینگلیزی و شتەکەی زۆر بەقوڵ ئەنی مکابلایەکی مستەقەم بوو ماڵمان پڕ بوو لە کتێب دایم يعني من عمرم سيانزو چوارده بو كتبي قصة الإيمان أهينا بدي باوكم نيش بيخوي كرم بكال كي تو ناي أو بيبومش كي تو نابي من دم خوندوا من شتێکی کە پێ بڵم زۆر کاری لە ژیانی من کردووی سادەیەکی زۆرم لەکرۆ لە قەزەی خوێندنەوە ئەمانەیە من لە شەشی سەرەتاییە کە لە شەشی سەرەتاییە بووم ڕۆژی 50 فرسپارەم هەبوو لە هەموو عێراقە دوو مجللەی مناڵانە دەرئەچوو مجلەتی و مزمار قینوانەکانیان مجلەتی لەگەڵ مزمان هەمووی ئەفلام کارتون و حکایەت و چیرۆکی منداڵانە بوو کۆم چیرۆکەی لە مجللە منداڵانەی کە ئەمڕۆ دەرچێت بەزەو بە زمانی عەرەبی بوون کوردیشتی وایتیان نەبوو من هەموو ڕۆژێ ئەیکی بە 25 فلس بوو دانەیەکم لە مەکرد دانێ لەو مناڵی کاچون پارەکانی خۆیانە بە پسکیت و نقۆ منە چوم ئەم مجلەتی و مزمارە مەکرد باوەڕت هەبێ دەوری 1000 دانەم هەبوو لەوانە ماڵێکیشمان لە سلێمانی لە پشتەوە بوو لە مەکتەبەی وەتانی کاریانە کرد هەموو ڕۆژات و ئەمەندە جەریدە و مجللە و شتی تازە کە دەرەچوو لەسەر دیوارەکە بۆ باوکمی دانا ئەیزانیە شتە خوێنێتەوە منیش ڕێک لە دوای باوکمەوە ئەم هەموو ماڵمان پڕ بوو لە مجللە و کتێب تەنانەت بەرگی کتێبەکانی مەکتەب و دەفتەرەکانم هەر هەموو ئەو ڕەسمانەی ناو مجللە کوێتی و العربی مجللەی العربیە لەوانەیە لە ماڵی العربیە كل العرب اليقظة ئەو مجللانەی کە لەو کاتەیە با مجللە سیاسەکان دەستوری ئەردەنی هەرچی ئەم مجللانە بوو لە ماڵی ئێمە وایلات و هەورەبانەیەکمان هەبوو پڕ بەس لە مجللات و جەریدە خوێندنەوە بەسەر ژیاندا زاڵ بووە ئەم مجللەتی و مزمارانەی کە من ئەم خوێندەوە فێری عەرەبی کردم باوەڕت بێ لە یەکی متەوەسطەیە خۆم چوومەتە یەکی متەوەسطە ئینشای الرەبیع مامۆستا داوای لێ کردین عەلە ئەساس ئەوەی کە لە پۆلی شەشا لە بەرمان ببینووسین من خۆم لەوێ بۆمە نووسی یعنی فێر ببوو ئەمەندەم خوێندبوو لەو مجللانە یعنی ئەو جەوە سەقافی ناو ماڵی خۆمان وای لێ کردم کە من زوو فێری عەرەبی بم ئالێەوە ئیتر توانیم شت بخوێن مناڵم لە عمری 14 دەستمە برد بۆ کتێبی قصة الإيمان کە عەرەبیەکەی ڕقترین عەرەبیە مامۆستا نووری عەبدوڵڵا خوا بەرەکەت خاتە تەمەنی ساش ماوە تەرجمەی کردو بۆ زمانی کوردی یعنی کەس نێتوانی خۆی لێکە ئەو کۆنترین مامۆستای عەرەبیە لە کوردستانە کۆنترین مامۆستای عەرەبیە مامۆستا نووری عەبدوڵڵا کە ئێستا ماوە الحەمدوللیلە تەمەنێکی زۆری خوا بەرەکەت خاتە تەمەنیەوە ئەو تەرجمەی کردو بووین من لەو کاتێ ئەوم دەخوێنەوە بۆ چونکە عەرەبیەکەم لەو جەوەیە گەرەوە ماڵە عیلم عەرەبیشم نەدی بوو لەگەڵ خوێندنیشمان کوردی بوو یعنی تا ئەو کاتەوە کە منەم خوێندنەکەشمان لە قۆناغی ناوەندی هەر کوردی بوو بەڵام الحەمدوللیلە فێری عەرەبیێکی باش بوو مامۆستا بەو پێی کە باسی دەکەیتەوە بەڕێستان هەر لە منداڵیەوە تێکە لێ خوێندنەوە بووینە وە کاریگەری لە نەدینیەکەی لەسەرتان زاڵ بووە بەڵام دەبێت پرسیاریەوە بکەم چ بە ڕێزێک چ کەسایەتێک کاریگەری لەسەر جەنابەتە بۆ کە لای فێری کە کاری بانخوازی بیا خۆت کاری ئیسلامی لەوە فێر بووی دڵسۆزی لەوە وەگربیتن چی هەبووە کاریگەری لەسەر ژیانی تۆ هەبوو بەڵێ کاکەمان من لە وەکو عەرزم کردی مامۆستایەکەم باوکم بوو باوکم بەردەوام دایانام و نەسیحەتی وێ کردم ئامۆژگاری چکە زۆر لە ئاسار بووم باوکشم زۆر عەسەبی بوو خوا ئەفریکای خوا بەس ئیتر بەردەوام نەسیحەتی کردم ئەگەر بە گۆڕاش کێشان و زلەیەکیش وایە ئەگەر بە قسەی خۆشیش وایە مهمە بەردەوام دەنووکی لەسەرم بوو بەردەوام ئەین جاری وا بوو کە زۆر هاریمەکردای نیشانم لە شەشی ابتیدایی و یەکی متەوەسطای کێشا پشتە منمە مجللێکی بەیانی خستە بەردەستم بەیان هەبوو ڕۆشنبیر هەبوو دای کوڕم دەیەکی لەوانە خوێنەرەوە دوو دانیشت تو کەیتە گەورە نابیت و ئەم شەڕشەقە چیوتم من ژاو دانیش و دای و بە گریانەوە ئەو خوێندەوە کە باوکم سەرەکە حکایەتێکی خۆشتیا تا تەواو مەکرد مجللەکە
بە دیاری و دانیشتمانەوەی پێوتم تۆ زێ بخوێنەوە من لەم سەر بۆ ئەو سەر هەمووی مەخوێندەوە هیوایەتم خوێندنەوە بوو دوای قەدەری خوا کە لەگەڵ باوکمان لەگەڵ خۆیان ئەیبردم بۆ مزگەوتی گەورە بۆ نوێش هەر دەوروخولی مەرقەیەکەی لای کاگەحمەی شێخوانە مەیان ڕۆژێکیان خۆم کرد بە بینایەکی تەنیشتی هەر لەناو مزگەوتەکەیە کە سەیرەکەم مۆزەفێک وەستا بوو بەس قسەی نەکرد چوومە ژوورەوە کە سەیرەکەم هەمووی کتێبە دانراوە تو مەکتەبەی ئەوقاف بوو ئاشنا بووم بە کتێبخانەی ئەوقاف عمرم 12 ساڵ بوو ئاشنا بووم بە کتێبخانەی ئەوقاف کتێبەکان دانابوو قاعی بوو خەڵک دەچوو هەر کتێبێکی بیسات دەریێنە بێژگە لە کتێبەکانی تر کە بە ئیستیعارا کە بەس کتێبی گەورەشیان دانابوو دەستم کرد بە خوێنەوەی ئەو کتێبە عەرەبیە گەورانە کە دانرابوو لە قاعەکەیە دوایی وا ئاشنا بووم هەموو بەیانیەکە ڕۆشتم حتا ئێوارە لێ بووم دوو دەوامیان هەبوو دوایی بیناکەیان لە مزگەوتی گەورەش گواستەوە هاتە منطقەی سابونکەران هەموو ڕۆژ دوو دەوامیان هەبوو من ئەچووم بەیانی ئەڕۆشتم هەتا مۆزەفی وەجبەی دۆم ئیتریان و کاکە دەرگاکە داخین دوو کتێبیشم ئیستیعاراکە لەگەڵ خۆمان برد بۆ ماڵەوە ئیتر هیوایەتم بەس خوێندنەوە بوو چونکە ماڵمان هەر ئەوانەی تیا بوو خۆم لەگەڵ ئەوەیە ڕاهاتم ئەمە زۆر کاری ژیان کرد مامۆستای یەکەمم باوکم و کە خستمێ سەر خوێندنەوە بەڵام بەهۆی ئەوەی ناکە دانیشێ دەرسم پێ بڵێ و ئەمانە خۆم بە خوێندنەوەی خۆم هاتم تێکەڵ بە ئەو خەڵکی کە فکرێکی ئیسلامی هەبوو لەو کاتەیە لە گەڕەکە هات دەرزوشتی وامان نەبوو لە سەیمانیا شتێکی وان نەبوو هەتا تەقریبەن ئەتوانم بڵێم شەشم تەواو کرد شەشی ئەعدادیم تەواو کرد مامۆستایەکی وامان نەبوو کە من بتوانم بڵێم مامۆستام بوو هینم پێکە لەوانە بوو دەرجارێک دانیشم دەرسی مامۆستا عوسمانێکمان هەبوو تۆزێ تەجویدم پێ بڵێ نەخێر مامۆستای عوسمانێ بوو لە گەڕێکی خۆمان ئێستا ماوە خۆی گەورە بەرکەت خاتە تەمەنیەوە جاجار ئەو هاو دەرسێکی ئەو تۆ لە مەڵتیقەکەیە لەو برایانەکەی سەبڵین یەکگرتون و کاتای خوانیان پێوتن جاجار لە دەرسیان دانیشتم جا من سوبحانەڵڵا لە ئەوەڵەوە کە دەستم کرد من خوێندنەوەوانە ئەوم عەرز نەکردی بەسە کتێبی سۆفی گەرێتیا کەوتم کتێب نەماب لە باسی سۆفی گەرێتی و کەراماتی ئەولیا و کتێبی پیاوچاکانی سۆفی گەرێتیان نەخوێنمەوە جا ئەو فکری سۆفی گەرێتیە تا ڕادەی بە سەد ماڵ بوو هەیلی هاتبوون لە ناو مزگەوتە مەجالیسی سەڵەواتم دانا شەو بردی مەدیح مەخوێنەوە مەجلیسم دانا خەڵکەکە بەدوام مەولای سەلی وەسەلیم بڵێن دەنجت خۆش بوو مامۆستا نەوەڵا دەنگم خۆش نەبوو بەس هینم ناکرد باڵ خۆمەمدا پێشنوێژی خۆمەم کرد تەسبیحاتم کرد لە دوایینەکانەوەی تری مامۆستایەکم نەبوو پێم بڵێ ئەوە وایە و ئەوە دروستەوە ئەوە دروست نییە چیم لە کتێبێکا بخوێنایەوە چیم بدیایە لەو کاتەیە یعنی نوێژی جمعە لە دوای نوێژی جمعە و لە مزگەوتی گەورە مەجلیسی زیکری مامۆستا سەیگوڵ هەبوو خۆ ئافریکایە خۆ بە دیارەوە دانیشتی ذکری لا إله إلا الله الله وانیان ئەکرد و جاریا بۆ خەڵکی تیا لە هۆش خۆچەوە بورایە و دوای دەریۆشەکان لە خوێندان حەزم لەو مەجالسانەش ئەکرد لە ئەوڵەوە سەرەتا چونکە کتێبەی سۆفی گەرێتیانە مەخوێندەوە بەڵام من حەزم کرد بە حساب هەموو سۆفی گەرێتێکی عیلمی سۆفی گەرێتێکی وا کە زیاتر لە شەرعەوە نزیک بێ نەگەوەی کەوا خرافەتەوەمانی تیا بێم کە هاتمە شاری هەولێر و لە زانکۆ وەرگیرام هەتا ئەو دەقێژ من هیچ شوێ ناخەوتم ئەگەر جوزئێ لە ئەحیا علومەدینی ئیمامی غەزالی لەژێر سەرمانە بووە یعنی ئەو چوار جوزئەی ئەحیا علومەدینم هەروەکو دەرەخ بوو ئەسڵ خۆی پێنج ئەو تەبعی و کاتا بوو پێنج جوزە بوو جوزی پێنجەم چەند کتێبێ بوو باسی ئەحیای کرد ئەیشم لەبەر بوو ئەوەی کتێبی عوارف المعارف شهاب الدین سەهرەوەردی و تعریف ئەحیا بما في الأحياء ئەوەی کە کتێبی کە بوو لەسەر ئەحیا علومەدین نووسابوو یعنی من بە شێوەیەک غەزالی کاریگەری هەبوو لە ژیانی منە لە خۆما نەخۆش بووم کەوتبووم لەسەر جێگە ئیمامی غەزالی هاو دەرمانی تایبەتی بۆ گرتمەوە بەدەستی خۆی کرد بەدەمەوە ئیتر خۆشەویستێکی وا چوو بۆ دڵمەوەی غەزالی هەرچی کتێبی غەزالی هەبوو هەموویم چەند جار خوێنبوو ئەحیا ئەم هەر دەرەخ کردبوو هەرچی دەرسم هەبوو لەسەر ئەحیا دەموتەوە کە هاتمە تا هاتمە هەولێر بەس من سیفەتێکمە بوو لە کاتی خوێنەواریوانمە قەت مێشکی خۆم دۆگمان نەکردووە لەسەر شتێک لەسەر فکرێک و ئیلا بڵێم هەر ئەمە بێ و قەناعەتی هیچێکەوە نەگەم لە هەر شوێنێکا ڕاستێکی کەم دی بێت زانی بێتم ئەمە دلیلی ڕاستیرە من بەڵگەی ڕاستی بەرە ئەوە ڕۆژ بم چونکە من بەسەکەم بەس تەنها پێخوا بووە زانی بێتم لەکوێ ئەمەم غەڵەت بۆ پەشیمان بوو مێ هاتوومەتە سەر شتێکی ڕاست کە هاتمە هەولێر و تێکەڵ بە خەڵکی ئێرە بووم کۆمەڵی موسڵمانی باشم ناسی مامۆستای باش کە ئەتوان بڵێم سەرەتایی ئەوەی کە مامۆستایەتی منیان کرد بێت لەو مامۆستایانەی کە لایەت بێت کە لە شاری هەولێر بەورن کە تێکەڵ بووی بڵێ مامۆستایانی کە لە یادێ بڵێ مامۆستایانی کە قەت لە یادێ ناچێت ئەوەی کە مامۆستای من بووە تا ماوم دوعای خێری بۆ کەم و قەرزاری ئەوم من یەکەم مامۆستای بەڕێز کە لەم شارەیە پێ ئاشنا بووم مامۆستا کەیفی ڕەحمەتی بوو خوای گەورە مەقامی عالیکە و بە شەیدی قبوڵکە ئینشاءڵڵا من یەکەم جار کە ئەو مامۆستایم لە ڕێگەی هەنگێ لەو خەڵکی کە هاتە لام لەو ماڵەیە لە مەتیکاوە کە ماڵی وەستا تەڵعاتیان پێدەوت کە
کە پیاوێکی بڵێن خزم قومێکی زۆری هەبوو دەهاتن ئەمە پورزا و بڵێ خاڵۆزا و ئامۆزا و شتەکانی داهاتناوێ ئەوان منتیک بوون ئەو کابراش منتیک بوو لە عشرەتی منتیک بوو کوڕئاغا بوو کوڕی ڕئیسی عشرەتی منتیک بوو پێم وایە کوڕی عەبدوڵاغای منتیک بوو بەڕەحمەت بێ مامۆستا کەیفی کاریگەریەکی زۆری لە ژیانی من کرد کاتێکە یەکترمان ناسی و تەعارفمان لەگەڵ یەکترا کرد هەستم کرد ئەم پیاوە شتێکی پێ لەو کتێبانەیە نییە کە من ئاوای خوێنمەوە بە عادەتی ئەو ئوسلوبە تەقلیدی کە من هینی ئەەکەم شوێنی کەوتم و فەرقێکی زۆری هەیە لەگەڵەوەی ئەم پیاوە تەجروبەی خولاصەی کۆمەڵی مامۆستا و داعی گەورەتری پێ لە لای خڕبۆتەوە بە کورتی ئەو پیاوە بە قورئانی ئاشنا کردم وتی تۆ خەریکی چیت ئەم هەموو کتێبت خوێنەوە یعنی کاتێ من هاتمە زانکۆ باوەڕت بێ کەم کتێب هەبوو لە مەکتەبی ئەو قافە خەتی منی پێوە نەبێ و نەمکردبێتەوە ئەگە هەر نەشم خوێن بێتەوە هەروە لەم سەربۆ سەرچاوم پیاخشانە بزانم مۆزوعەکانی چییە شەو ڕۆژ خەریکی کتێب خوێنەوە وتی تۆ نەما مۆستایەکی هەبێت نەمیزانێکە بەدەستەوە بێ پێ بڵێ کامیان حەقە کامی ناحەقە تۆم هەموو شتا خوێنیتەوە ئاخرەمە چاکی تایە و خراپی تایە تۆ نابێ بزانی تو میزان چی وتی قورئانە وەرە سەر قورئان ئیتر لە ڕێی ئەو مامۆستا بەڕێزەوە هەرچەندە ماوەیەکی کەم لە خزمەتیا بووم قەدەری خوا تەمەن ڕێگەی نەداشتا کە بەو وەلحاصی کەلام دەرسێکی قورئانمان پێکەوە دانا دەرسێکی قورئانمان پێکەوە دانا حیفزی قورئان و تەفسیری قورئان لە ڕێی ئەو مامۆستای دوایش ئەویش بە مامۆستایەکی ئاشنا کردم کە مامۆستا ئەمینی ڕەحمەتی بوو خوای گەورە ئەفریقا و لێی خۆش بێ ئینشاءالله فەزێکی زۆری بەسەر زۆر لە خەڵکی ئەم شارەیە هەبوو بەڕاستی قورئانێکی زانی کاتێککە بۆی خوێنتەوە دەزانی قورئانە بە کوردی هاتووەتە خوارەوە کاتێک قورئانی بۆ تەفسیرە کردی وا دەزانی ئەو قورئانە هەر یەکسەر لەگەڵ داختا قسە ئەکات اینجا لەگەڵ ئەوەیە قورئانی بە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ تەفسیرە کردی لەگەڵ قورئانەکەی کاتێک تەفسیری ئاەتێکی بۆ کردی چی حەدیث دەربارەی ئەو ئاەتە هاتە بۆ خوار و حەدیثەکانی پێغەمبەری صلی الله علیه و سلم پێوتی يعني قرآني بمأثور قرآن بقرآن وقرآني بحديث بتفسير كردي كإما أو أسلوب ما نأذى نشتكي تعذبوا لكتابه من فيري أو نأبو ما مصايك وام نبو فيرك طبعا ما مصايك في تسليم بما مصا أميني كردم دعي لخدمت أو بحقيقة يعني شلصالك لخدمت يا أبو سورة نساء سورة آل عمران بشكل ذول سورة بقرة ولا ما هم بحفظه لسدسي باش تفسيره وخن أو ما ويك من بمرحب أو أنا بما مصاي خوم مثلا ما مصاي كيفي ما مصاي أميني رحمتي كهيش أنا ما ولسالة الدنيا فضي أوان بسر مو قد نعبرتوا أو قرآني من ديسانم أو علمي ديسانم تو أنا من الصيا حفتها هشتاي بمباشر لو دو ما مصابر زورم يعني فيها كده بتمثل قرآن علم لا قرآن ولا حديث في النبي صلى الله عليه وسلم ويقرب لدواء أو بتمثل كتابي ترى ودايم كتابي كمان خندوه والله متى أبليرو دس بيبكي معقول الزلام الأخوار ولا كتاب وثابنة تتسر حديث وثابنة تتسر قرآن. بله. ما مسجن همو كارك سرتها شيء هي. بله. بويا كم زار كوتار تندا لا شوي بو. كوتارم دا. كوتار دا. والله بو كاري وتاردان منوني كلبيرم بيت من زول خدمة باوك ما هات وأتشوم بيموا أسلوب فني خطابة لباوك موفر بوم. زۆر قسەی دەکرد ینی لە مەجالیسە خەڵی گوێی لێ دەگرت اینجا پیاوێک بوو معلوماتێکی زۆری دینیشی هەبوو هەرچەندە ئەو تێکەڵ بە هیچ لایەن و حیزب بوو ئەسڵەن ئەو پەلیگرتبووم بە هیچ شوێنەیەش حیزبایەتی بکەم بە هیچ شوێنەیەش تێکەڵ بە سیاسەت بم دینداریەکی پاکی خالیس بە خۆی ینی ئەکرد لەوانەیە زۆر جار لەناو عائیلەوەمانەشان ڕووبەڕوویین بوو بێتەوە ینی خوشکانی من یەکەم جار کە بوون بە محاجەبە لە تایفەیەمە کە خەڵکی شاری سێمایی بۆ شێوەشتی وایتیان نەبوو لە زۆر لە خزمەکان و تانەوە تەشەرمان لێدرا قسەمان پێوترا ینی ئافرەدە هاوت چەند جار لە بیرمە دەستم شکێوە چییە بۆ خۆتان وا لێ کردووە چێگرزانە ئەو بوون بە داعوە بە حیزبی داعوە ئەو کاتەن هەچ کەسێ تۆزێ موسڵمان بووە خۆ هیچی کە نەبوو پێیانەوە داعوە شیعە بوو خۆ تصوريان ناكر يعني نانا ذلك كتو السنة لاقوا بدعوة وتشيا دعوة للجنوب توليرا يعني اشتوان بيوتي وبخدوا بيتشاوت وخبوك يا براخ لكردو نظامتي بخوش كانم باكم فيري قوي كردين زماني صدام بو مثيله وحفله واهنج وامانه بو بزور تلبانه برد شنجار من خوش كان فصل كراون دثروي كانوا بو حفله كان نيشت تيجي يوغر فصل يعني كردون دينا مالو نعلم انا اما كاريجري هبو لسلمان شنجار لمالو دانش باكم قصيبه وكردن بساعات او اسلوبي قصه كردني باكم شوازي وتردان شوازي قصه كردني زول باكم من ديم ورقرتهم
ئەچینە مەجالیس و مەجالیسی عەشاری باوکم قسەی تیا کرد گویاندێ ئەگەر حکایەتی گەرا ئوسلوبێکی زۆر عەجیبە بوو لە گێڕانەوەی شتا هیچ جار وا بووە بۆ خۆت وتار بدەیت ئەیتر منیش جوانەوە کەوتمە قسەکردن چەند جار لە بەردەمی باوکمە قسەم بۆ خەڵکی کە کردووە لە بەردەمی باوکمە قسەمە کرد زۆر لە خۆم گەورەتر بوو هی من نەبوو ینی تر هینم شکا بوو چونکە بەهۆی حورمەتی باوکم و ڕێز لە منیژە گیرا کە لەگەڵ یا ڕۆژمەوێ گویان لە قسەی منیژە گرت ینی قسەمە کرد منیش ئێستا لە وتاردان لە کۆڕ مناسەباتەکان زۆر موسەیتر دیاری جاری یەکەمیش هەروە بوو یاوتێ لە ڕووی دەروونیەوە هەست بۆی دەکرد کە هەرگیز لەبیر منی ڕۆژ ئیشکالم هەبوو بێ لە قسەکردن بۆ خەڵکان مشکلی من لەوەیان نەبووە تێگەی تۆ ئەزانی چۆن هەموو جا من خۆم مامۆستام من لە تەمەنێکی زووە بووم بە مامۆستای یەکەم جارێک کە مامۆستایەتی کرد بوو بە مامۆستای ئەعدادی دەربەندی خان یعنی یەکسەر بۆ ئەعدادیە یەکسەر دەچم بە پۆلی شەش و تۆ شەشی ئەعدادیە لە یەکەم هینیشما تەلەبەکان زۆری لە تەمەنا لە خۆم گەورەتر بوون تەلەبەتی یا زۆر لە خۆم تەمەنی گەورەتر بوو مامۆستایەتی بەردەوام قسەکردنە خۆشم لەو ژێرخانێکی زۆری کتێب خوێندنەوە عیلمێکم هەبوو لە بواری دینیەکەیە تەلەبە پرسیارەکە تۆ جوابیتەوە قسەیان بۆ ئەکەیت ئەمە خۆی ئەم متابعی اینجا لە هەموو ئەمانەش گرنگتر پێت ئەڵێم ئێمە وەکو فەرز ڕۆژی سێ جا تووشی مناقەشە لەگەڵ کابرای مولحیدا بووی لە سێمانی ئەم قسەکردنە خۆی ئوسلوبێکە بۆی فێرکات چۆن لەگەڵ بەرامبەرەکە دێمە سەر ئەو فترەی ژیانەت بێگومان لە ساڵی هەشتاکان و پێش هەشتاکانیش بە ڕادێشکەم فکرەی چەپ لە کوردستان پەرەیسەندە بوو بە تەمەنی بەڕێستانیشەوە ئەو کاتە تەمەنی گەنجایەتێکی با بڵێن تازە پێگەیشتوو بوون ئەو کاتە کەواتە ئێوە زۆر تووشی مناقەشات بوون و ئێستاکەش ئەوەی کەەوە هەستی پێ دەکرێت لە وتارەکانتان زۆر ڕەتدانەوەی فکرەی چەپتان پێوە دیارە یعنی تا ئێستاش کاریگەری ئەوە لە سەرتانەوە ماوە ئەگەر باسی ئەو فترەت تەمەنە بۆ بکەی ئەو کاتە بەحقیقت پێتان بڵێم ئێوەی سەر لە ئێستاش لە هەولێران ئەڵم هەفەرقی هەیە هەولێر و سلێمانی سەرش لە سلێمانی بی تووشیەوە دەبیت ئەو قسانی کە من زیاتر دەیکەم لە ناو سلێمانیە خەڵکی سلێمانی خەڵکی مستەقەفە بە کافریشی و بە دیندارەکەشیەوە کامی بێدینیشە و خوێندنەوە خەڵکێکن حەزیان بە قسەکردن و مناقەشە و حیوار و یعنی ئوسلوبیان زیاتر لە ئوسلوبی لبنانەکان من دیقەتی لبنانەکان هەیەم لە قەناتە لبنانەکانە هەرچێکیان لێت قسە ئەکات ئەڵەی خاص ئەم پیاوە تەدیبی پێکراوە بۆ مناقەشەکردن چونکە ئەنواع تەوائیفی تیا و ئەنواع جەماعاتی تیا لە شیعە و لە سونە و لە ئەلمانی و لە مەسیحی و لە نازانم چی دایمەی خوای لە دەمەدەم و مناقەشەیان ئەم جەوە خۆی ئینسانی هین ئیفرازەکات دروستەکات ئینسانێکەوە قسە بزانێ تۆ کولی ڕۆژت جارێک و دوان وسیان مناقەشە و ببێ لەسەر مەسەلەیەک یعنی خبرێکی تیا پێیاکە یعنی لەوانەیە 100 دانەجار 200 دانەجار لە ساڵێکە ئێمە بەس تەنها ئیثباتی بوونی خواوە بکەوتین مناقەشە ئیثباتی بوونی خواوە ئێوە هەر نیقاشتان دەکردین ئەوەتە بوو هەدەفتانەوە بۆ خەڵکە شتدا بگەڕێتەوە ڕەفیقی خۆ کابرای تەنیشت بۆ دانیشت بوو ئەیوو تۆ ئەبێ بۆم سلمێنی کە خوا هەیە بە شتێکیش بۆم سلمێنی چۆن ئەڵێ یەک زایدەن یەکە کاتە دووە بێ ئاوا بۆم سلمێنی کە خوایە تۆ بەم نەڵی قورئان معجزەیە من عەربی هەر نازانم قورآن معجزەی چی تۆ ناتوانێت کە زۆکو سوورەتێکی قورئان من عەربی هەر نازانم شعرم بۆم خوێنی تۆ قورئانم بۆم خوێنی تۆ لای من هەر یەکە منە مێح بەڵگەیەکی حاشا هەڵنەگرم بۆ بێنی کە خوا هەیە کە خوا هەیە لەم بەسم تێگەڵم چی بەڵگەیەکی حاشا نەگرم بۆ بێنی کە محەممەد پێغەمبەرە صلی الله علیه وسلم بەڵگەیەکی حاشا هەڵنەگرم بۆ بێنی ئەو قورئانە قسەی خوایە بەس مەڵێ بە عەربیەکە کەس ناتوانێت سوورەتێکی وا بێنێت چونکە من عەربی هەر نازانم مجبور بین ئەم شتانە بدەلیلی بەڵگەی وا بێنینەوە مەلموسی وا کە کابرا قەنەعەتی پێ بکە من لەم شاری هەولێرەیە کاتێککە لە داخلیە بموتم لە شوقەیەکمان گرتبوو سەرەتا یەکێک لەو نەفەرانی کە لەگەڵ ئەم لەگەڵیانە خەریون بەردەوام دوانێ دەستی کرد بە نوێژکردن ماگەێنێ ئەویکیان ژەرخانێکی چەپی شوێعی تاوی هەبوو بڵێن هەر شوێعی بوون عایلە بەوە وتی مامۆساوڕێ کاک هاوڕێ وتی ئەو کاتە پێکەوە تەلەوە وتی کاک هاوڕێ هەتا چۆنەڵی یەک زائیدەن یەکە کاتە دوو ئاوا بۆم نەسلمێنی کە خوا هەیە من قەناعەت ناکەم ئەبێ ئاوا بۆم سلمێنی یەک زائیدەن یەکە کاتە دوو ئەبێ ئاوا بۆم سلمێنی کە خوایە دانیشتم لەگەڵ تایەکی شەو بە بەڵگەی عیلمی بە فەلسەفی بە هەموو شێوازەکان کە لە توانامە بۆ خوێنومەتەوە و لی تێگەیشتم بەڵگەم بۆی ناوەوە ئاخجاوتی چۆن ئەڵێ یەک زائیدەن یەکە کاتە دوو حاشا لەگەڵ ئاوا بۆ سلمانم کە خوا هەیە قسەکانی بەڕاستی من بە ئینصاف قسە لەگەڵاکەم بەڕاستی سلمانێکە خوایە وتم ئێوەتی بەس من احترافی پێ ناکەم مشتم لا إكراه في الدين قد تبين الرشد من الغي خذوا من الليل دي مميتوا اعترافك كأمها حقه بلغم بو نايتو بو مسألة جاء اعترافي بيكي دي نايكيد إن جاء ما كاتي خوي للشاري سليمانية بحقد ملاحمي خانقالي وتاري أداء حماسي زور ردي تشابكاني أداء وأتشينا أبيه كاريگەری هەبوو لە سەرگەنجەکان ئەو تارانەوە لەو سەردەمەیە کۆمەڵی نامیلکە و کتێبی زۆر جوان و نایاب
دەرچوون بۆ مناقەشەکردنی بینی ئەم ئیسلام و ئەلمانیانە لێوە هەموو زیاتر سەری هەڵدا بۆ چونکە ئەو نیقاشە گەرم و گوڕی ئەو مەسەلەی بینی کفر و ئیمانە لەکوێ بوو لە ناو سێمانیا بوو. من لە ئامادەی سەلاحەدینە بۆ معلوماتی لە بیرمە قەرارماندا نوێشکەین شوێنی نوێشکی گەنجی نوێشکە شتی وا هەر غەریب و عەجیب بوو خوا لەکوێ بوو سەرەتای هەشتاکان بڕیارماندا لە حەوشەکەی دواواچی توێژمانە کرد دا گەنجەکان کە هاتن ڕەفیقەکانمانەوە چیەکەەوە نوێژەکە یەکێ زیخی پیاکێشان یەکێ بەر حەشایەکی جڕتی بۆ لێداین یەکێ قسەی ناشرینی پێوتین لە دەورمان بەڵام سەبرمان کرد کۆمەڵێک بووی سەبرمان کرد وای لێ هات لە کۆتاییەکە ئەو دوو سێ ساڵی کە لێوە بووین کە بەجێمان هێشت لە بین مەژووری نوێژ جیاکرا بووە وەجبەیەک نوێژێک لە ژوور و دەرەوە جێگەن خەڵکەکەی کە وەستا بوون ئەوان هاتنە دەرەوە وەجبەی کە ئەچوو یعنی لەوە گەیشت بەوە وردە وردە مەسەلەکە اینجا جاری وا بۆ گەیشتە شەڕی دەسەوێخە لە ناوەندی برایەتیە لە بیرمە هەر لە بینی ئەوانەی کە فکری چەپوانی فکری ئیسلامیان هەیە بوو بە شەڕە چەقۆ و شەڕە زنجیر و تەنانەت مولازم محسین کێتر و کاتە مەشهورە لە سلێمانیا بەخۆی چەند مسەلەحەوە هات چەند تەلەبەی گرت و یعنی مناقەشاتەکان ئەمەندە تون بوون زەلامی تیا پێ ئەگەیشت یا ئەبووی بە کافرێکی ئەبوو جەهلی یان ئەبووی بە موسڵمانێکی سەحابەیانە ئەبوایەتی خۆ یەکلا کرداتەوە چونکە ئیتر دێ پۆلە بەردەوام مناقەشە بوو مامۆستامان هەبووە هاتە پۆلەوەی خوا هەر نییە تێگەن ڕسمی مەیمونێکی لەسەر تەختەکە کرێ ئەو باوە گەورەمانە ئەو باوە گەورەی منایوە ئەنی ئەمەندە مسەیتر قسەیە کرد بۆ ئەگەر تۆ جوان نەبووی تا بەو شێوەیە یعنی تیا ئەچویت ئەبوایە تۆ لەگەڵ ئەمانەیە بتوانێ ڕاکێشە مامۆستا بێتە ناو پۆلە و پێ بڵێ بڵێ خوا نییە و ئەوە هەمووی درۆیەوە خرافیاتە و ڕسمی مەیمونێکی بۆ بڵێ و باوە گەورەمانە ئادەم هەوا هەمووی درۆیەوە ئەو تەلەبانە ئەکەوتیتە تۆ مناقەشەوە لەگەڵیان ماوسەجان دیارە کاتمە بەرەو کۆتای درۆ حەز دەکەم چەند پرسیارێک ئەگەر وەڵامەکانی کورت و پۆخت بێت و لێ حاڵی بین باشتر بەڕێستان لە ڕووی نووسین چۆنن کتاب نووسین پەرتوک والله باش جاران باشتر بوو مەگلەی ئێستا کتابتان بەڵە کتێبم زۆرە کتێب من فیلم هەیە بەڵێ کتێب نیشانەکانی ڕۆژی دوایی ڕووداوەکانی پێشهاتنیم هەیە لە ساڵی 2000 تاوم ینی چاپ کراوە سەدوانێن 12 جار چاپ کراوە تا ئێستا کتێبی صحیحی حەدیثە قودسیەکانی صحیحی جامع الصغیر کە بڵێن شێخی ئەلبانی جامع الصغیری السەیوطیە شێخی ئەلبانی صحیحەکانی جا کردوتەوە دەوری 8000 و ئەوەندە حەدیثە جای کردوتەوە لە ناوانشان لوژنێک هاتوون 1286 حەدیثی قودسیان لێ جا کردوتەوە من هاتووم تەرجمەم کرد و شەرحیشم کردووە کتێبم هەیە کە ڕیسالەی ماجستێرە مەسەلەن بۆ نمونە أسماء القيامة في القرآن مدلولاتها اللغوية ومعانيها كتابم هي سيري صلابي مترجمة كردوه بلام تايسا شاف من كردوه كتابي كم هي لسر قشتي الروح هل قبر ولا قيامة وأنا توثيكي ما شطاو من كردوه لا شاب دانا شندين بلاو كراو مقالاتي ترومان ونسيني كم هي هەنگێکی چاپ کراوە هەنگێکی نەکراوە مامۆستا کاتەکانی ڕۆژان بەچی بەسەردەوێستە واللهی جا شتێکم جێ لێبوو ئەو ڕۆژە کەوتارێکت هەبوو لە هۆڵەکەی لە شەوەکانی ڕەمەزان لە هەولێر زۆر وەڵام دەدا و دەدوودم بازم لە مۆبایل و ئەنتەرنێت هیناوە هۆکارەکەی چێ ینی وەستە چێ زیاتر واللهی جا ئەگەر تۆزێک بە کورتی بێت ئەگەر خەریکی ئەو دوانە بێ ینی نەبخوێنیتەوە قسە ینی مقابلەی خەڵکی نەمیوانداری کاتر لە بۆ بگەڕێتەوە ینی هیچ مۆبایل لای ئێمە هەر بەردەوام لێ ئەدا ینی بە بەردەوامی لێ ئەدا شەو و ڕۆژ بە بێ فاسیلە ینی واد لێ دێگە تۆدان جوانیش جوابی مۆبایل بیتەوە بەردەوام بەس مۆبایل لێ ئەدا وم پێم خۆشە لە خزمەت خەڵک و هاوڵاتیان نابم بەڵام جاری وایە کابرای ضرورە بۆ پرسیارێکی شەرعی ئەیکاوە هەر واجبە ئەگەر پێیناڵی هەر گوناحباری ژەوی بەڵام هەر ئەوە نییە ئەوانەی کە تەلەفۆنەکە ئەکەن یعنی وایە 1 سەعات مەحتەل دەکا بە شتێکەوە کە هیچ پێویست ناکە هیچ موجبێن یاروە حەزەکە قسە لەگەڵاکە هەروە کاتر لێ ئەکوژێ خەوێکە بۆ گێڕێتەوە کە من هیچ لە خەو نازانم مامۆستاجان باسی ئەنتەرنێت و مۆبایلمان کرد پەیوەندی بەڕێستان لەگەڵ فەیسبوک چۆنە والله من وەکو عەرزم پێ ئەنتەرنێتم نەما کە ئەنتەرنێت نەما فەیسبووکیشم نامێنێ لە ماڵەوە من بینێکی زۆر بەڵە پیانوتم ماوەسە بەنای تۆ فەیسبوک خەڵکێک فەیسبووکی کردوێتەوە توخۆتی وتم نە وەڵام منم بەنای منەوە زەلامی یەکەم جار کردووە فتوایەدا بەنای منەوە جوابی خەڵکیەدایە و پرسیاری شەرعی جوابەدای و خەڵک کۆرپیانوتم مامۆستا بەنای تۆ دڵاری و مڵاریە کا لەگەڵ ئەموو ئەوە دەوری 5-6 هزار فرێندی بۆ خۆی گرتبوو لە سایتەکانە لەسەریم بڵاو کردووە لە جێیدا لەسەر نووسی بیکەن بەخاتی خۆم منی من هەر لە فەیسبوک نازانم هەر نەچمەتە سەر فەیسبوک دوای هاتن پیجێکیان بۆ خۆم کردەوە ماوەیەک مانگێ دوو مانگ
مجالم نبوو بە 2 هەفتە جارێ سعاتێ چوومە سەری ئەیژی کەزانیم بە کەڵک نایە بەخوا وازم لێ هێنا ئیسا ئەمانەی کە هەیە هەر هەمووی من زۆر هەیە بەناوی منەوە بۆ دۆستانی مامۆستا هاوڕێ و بە گوتارەکانی مامۆستا هاوڕێ و ئەمە نازانم چی مامۆستا هاوڕێ ئەمانە زهینێکیان تەلەفۆنیان بۆ کردویانەوە سەر ڕوخسەتمانەی بەناوی تۆ بیکەن و تومە بیکەنەوە بەس بە شەرتێک کەس بەناوی منەوە قسە نەکات وتاری من بڵاوکەن و مشکلە نییە ئەگەر وتار و شتی من بڵاو دەکەنەوە شتی دینی و ئاینی تیا بڵاوکەنەوە مهم مەڵێن ئەمێ مامۆستا هاوڕێیە کەس بەناوی من و من نە ئەچمە سەر فەیسبوک و نە مەجاری فەیسبوکم هەیە و نە ئەو شارەزایەتیش من و نە تااقەتیشم لێ هەیە من نیم هیچی ئەو پەیجانەی کە بەریکێ بەناوی منەوە کەس بەناوی منەوە قسەی کرد ئەوە من نیم لەوانەیە لە لەحزەیەک لە لەحزەکانە بچمە سەر هینێک قسە لەگەڵ برادەرێکا بکەم ئەوە شتی شخصی خۆمە یانیەگە بڵێ بەدەوەی کە بەناوی منەوە شت بڵاو کاتەوە مامۆستا هاوڕێ جوابی و پرسیاری داوەتەوە من لە فەیسبوک ئەو شتی وان ناکەم پرسیاری شەرعی بە 2 کەلیمە لە فەیسبوکەوە بە هین جواب نادرێتەوە زۆر حەزم بەوانە نیە و لەبەرەوە ئەو پەیجانە ئەگەر وتاری منیان بڵاو کردەوە شتی ئاینیان بڵاو کردەوە خوان مەسئولن لێی ینی وتار و شتی منە بەس نەک بێ بەناوی منەوە جوابی خەڵک باتەوە پرسیارێ بکات و جوایەوە من نیم چونکە من ناچمە ناو هینانی فەیسبوکە بۆ ئاگاداری هەموو ویلایەک ئینشاڵڵا زۆر کراوەتەوە بەناوی منەوە کاتا کارەتێ بە ئینگلیزی نووسی مامۆستا هاوڕێتیایە تەقریبەن 6 دانە هات هیوایتیا بوو لە 10,000 فرێندی هەبوو هیوایتیا 5,000 6,000 2,000 ئاگام لەمانە ینی ئەو کۆ نییە بەس من مەمنونیان نمانی کە بەناوی من ینی خۆشەویستی و هینیان یاخو وتارەکانی من بڵاوەکەنەوە ئینشەڵڵا ئەجر و پاداشیان هەیە بەڵام کۆی کە من بمو لێ و جوابی پرسیاری شەرعی خەڵک بەم و فتوا بەمەوانە ئەوە نە منم نە لە ڕێگەی فەیسبووکیشەوە من معاملە لەگەڵ خەڵکاکەم بەڵێ کەواتە ئێستا کاتەکان زیاتر بە چەوە سەر دەدەین وەڵڵاهی جا خۆمان یان من خۆم دەواممان هەیە چەند دیسا من ئیجازەم بۆ خوێندن نازانم خوێندنەکەش بە چیەگا تاکویسەکانە زیاتر تۆزە فەراغێکم هەیە بە نووسینەوە بە خوێندنەوە بە هاتوچووی مزگەوتەوە بە دەرزوتنەوە بە کۆڕەوە بە سیمینارەوە بە دەرسی تایبەتی خۆمەوە بە خوێندنەوەی خۆمەوە بە عیلاقاتی ئیجتیماعیەوە ئەنی شتێکم نییە کە بڵێ مەدرسێکی تەحفیزی قورئانمان کردوتەوە لە سلەیمانی لە مزگەوتی حاجی ئەحمەدی شەمەی بەردەوام ئەوە ئەلحەمدولیلا خەڵکی زۆر دێت منداڵەوەمانە و خەڵکی گەورە و ئافرەتان و خوشکان دێن بۆ تەحفیزی قورئان و ئەمانە هەندێک نووسینم هەیە هێشتا تەواو نەکردووەتە 3-4 کتێب هەمووی لە نیوایە لە ئەخیرەکانێتی تەواو نەبوو بەتەمام ئینشەڵڵا ئەوانە تەواوکەم لە نووسینی ئەوانەیە ئیتر زیاتر خەریکی ئەوانە ژیان بواری جیاجیای تێدا هەن بەڕێستان کە جگەلەوەی کە مامۆستای جامیعان و ئێستاش لە خوێندا بەردەوامن و هەروەها لە بواری کاری داوا و بانگەواز بەردەوامیتان هەیە و تێکەڵ بە جەماوەر بوونە دەمێ پرسیاری ئەو بکەم هیچ کاتێک بووە هیوا و ئاواتت هەبێت لە بوارێکی دیکەی ژیان ئیشت بکرد وایە بۆن لە بواری هونەری لە بوارێکی دیکە وڵی من کاتی خۆی دوسێ دوکان وشتم هەبوو لە بازارۆمانە حەزم بە تیجارەت زۆرە کرد و باشیش بووم تایە بەڵام ئاوا دەستیانە بەستم نیان نەهێشت یعنی ئەمەندە خەڵگە هاو بۆ لاو دوکانەکەم هی ئەوە نەبوو ینی بەیانیوت خەڵگە هات و ئاو بەردەمی دوکانەکەی گرا و پرسیاری شەڕیوان و مەجالیەوە نەبوو کاسی بکەم بینە گەیشتمەوە قەناعەتی وتم بەخۆم بەکەڵ یان دوکانەکەم مایە دەست خەڵکی تر ئیتر هیوایەتمەوە بوو ئیشی تیجارەتکەم و بۆ تیجارەت هاتوچۆکەم و بێ بوو بڕۆم ئیتر ئیشەکەم بۆ نەکرێ دەروازم لێ ناوەلەوە یعنی حەزم لەوانەوە حەزم لە بواری مامۆستا هاوڕێ دەستی شیعری هەیە وڵی دەستی شعریم هەیە بەڵام شعرەکانم هەم بوو نەک ئێستا بەگەنجی شعرم بەزۆت چونکە من زیاتر اختصاصی خۆم عەرەبیە من ئادابی عەرەبیم خوێندووە اختصاصی خۆم عەرەبیە شعری عەرەبیم زۆرە زیاتر لە چ بوارێک دەنووسی لە عەرەبیە شعرەکان یعنی بڵێ بەڵێ وڵی شعرەکان بە بواری ئیسلامی تیا بوو بواری کۆمەڵایەتی تیا بوو بواری حاڵەتی نەفسی خۆمی تیا بوو تێگەی ئێستا هیچ لەبیر مایە دێرە شتێک ئەگەری عەرەبی بڵێ بەڵێ والله شعری عەرەبیم هێنە زۆربەی کاتی امتحانە شعرم شعری خۆمم دەنووسی هەر لە کاتی امتحانە مامۆستا کە داوای دەکرد هەتا جارێ و داوای شعری شاعرە کۆنەکانیە کرد لە کولیۆمانە شعری خۆشم بۆ نووسی تێکەڵ نەکرد ئەوگە جوان هین بوو ینی مامۆستام هەبووی چۆن ئەمە شعری خۆتە ئەمووانە وڵڵا ئەی سانووسی وتمە وڵڵا لە پۆلا مامۆستاییە دەیوی خەمە دیوارەکەی خۆمەوە مامۆستا دەکرێت دێرێکمان نەبوو بخینەوە والله جاك اقل لادم بيوضم لبحري كامل بو عروض معنا خن لبولا دكتور حسن معنا ابو عمري خواي كدواي بو بمعاوني رئيس جامعي مستنصري عمري خواي كد دكتوراي هبو لاداب عربيه للسوربون لفرنسا شاعري عجيب وزور هانيدام يكلو شعراني لبولا نسي مدام بو لكل لادم بي بعربي الله رآني باسم الثغر من الاشواق فرحانا فظن بانني صب به مسكنت او كان
ولم يدري بما في القلب إذ هاجر أو بانا هموم لو مزجن بماء بحر صار قطرانا فلا تأب لثغر باسم بالهم ملآنا أويك كلوانك هلا بولا رفيقك دستو خلم الدنيا ولا شعر الرد وثيك ما بيصيرش هلا بشارع داني شت خلك يا ما مصاصبة ذور الشخنا واربو لا أدبيات وأمانة بس أو لقال أواهين الشعر معك هلا بولا جاري وهبو الشعر بو أنوثي بالشعر ردي دامو هلا بولا يتر أوج أو يتر هنا كي بقوة أكرد بله ما مستحيل كاتب والشعر كان يخوض بأواز بالليوة وكم ليو هنرمندك نعدني ما خوشني حظم بهني يعني ناحي هنري وأمانة وهنا منيت يعني بله لبواري التمثيل شانو قد باش دايت كردين نخير أنا من أبوه ومثلا دنجي قرآن خيانة كان زور متابعي كاميان دكيبة كاميان حزم له من شاوية ثياتر من شاوي حزم له من شاوي ومحمد ناصر بغدادية بله أي لهنرمندان أجر جيب قري ل هنرمندي شي يعني كتشبواري هنرمندي يعني كسردي إسلامي دلين والله لكون لا يستا للشاعر كان حزم بالشعر كوثارية رحمتي لا سرود كان شاهد حزم لم سروداني الثانية به الشويك بس تنها توزي معجبون بالسرود كون كاني بلال تيواني سرود كون كاني بوي إن بأمانة سام حزنيني بله ما مثلا كاتك لو تارك تعود بي كوتاي بيدني خلكاني شي زور لأما دبوان دين ببيريود زناب توا دين تو قد لقال لك النيو تسوان ماز دكان هو كجمال اللي بي جاري وايا تلفزية ودكان كمان مستبق قربان بين يعني أو هوجري أو ملتها أو خلك شون دبيني تسيان بيدا الكومنت اللي أنسيا والله بخجالتي أنا من العاثي خوا ولا عاثي وخلك من الشايني أونين بهش وياك أو بياوتي وتشاكي وخلك خويتي نام الشايني أونين بوش ويا أو ما البلاب نلو عاثي نلبواري علمي نلبواري أنجام داري كاري خمان يترو خلك لا حسن ظني خوي أنا برامبر بيما إنما قد لو عاثياني مخلك أو برامبر ما بكات أو أنا كاريجري أنا سر جناب النبي بوي كوازيات الرشتر بيلا سريتار من بيلي أترسم زور لو تشوكها هشتيوكو أو هالدانا خلق ناكا بقرة زور من لو أترسم زياد بحديش بد نفسيا بونا مرتاح من بدلن جيرخاني كي فكري صوفي قريب يشو ترم هيا أو زانا برزاني بيشتو كجيان نامان خنو كاريا لمن كردوها هر همو لو ترساون هر همو في مصر فميت كذا مدحي كدي لما تاتشني خول خلك بيك بتشاريا ناكري لقال شاو خلك يسات شيء أكيد أو حسن صني خوانا بلا من أنا بخجالتي لا يخوا لا يخلك شم كيم لا أفتي أواني بس أو خلك عمي حتى مذري بديل بدأ إن شاء الله خوا ما لبك الله اللهم لا تؤاخذني بما يقولون واغفر لي ما لا يعلمون واجعلني خيرا مما يظنون. موسجان من دالة كانت بيدواه هيك كاميشان رزقي جناود بقرن. والله جامنون بياكي باجني بتعرف كم بين بس دعاء موكم خاص صالحين كإن شاء الله. إن شاء الله. يعني أنا زور خريج خوينا وبيدوك جنابد ومن داليوا. والله جاء لما لي مقبر لك كتيب شان أدمية يكان هرثور بسكولية يكان بوليسي ابتدائي يكان بليندا بولي حوتا درتشو بحوت يعني كيف بيوتي حديكي متوسط جاراني بيوتي يتر يعني سنتانا أنا بمدرسة تحفيظ قرآن كلي في قرآن خينا وبنو كتيبو نعمل كان أيامي وبردوام بشتيان بوكرم بيخينا هانيان قدموا يتر شون درس نوان أميرته لا إخوة بريستان كيستا بانخوازي شين بانخوازي كان يعني وقت لي ملشي خاو خيزاني خوتانين بتنها خلكاني شي زور تكاليف تنداوينا سري دەستنە شوێنەکانی کوردستان لە ماڵەوە زۆر گرتت لۆ دروست ناکە وتەی هاوکارن خوا بفهمی ماڵ و خێزانشمان هەر لە عایلێکی ئیسلامی و مسڵمان و باشە پەروەردەبوون بەڵام زیاتر لە کاتی ئەوان دەگرن ئەی طبعا ئەرە وەڵا لە هەمووی نەکاخ بۆیە زیاتر مۆبایل واز لە هەمووی نەکان بێنە مۆبایل و قەڵزەی ئەنتەرنێت و ئەمانە زیاتر هینی ئینسانەکە بۆیە کە ئەنتەرنێتم لە ماڵان نەهێشتووە مۆبایلیش مگر بۆ شوێنێک بڕۆم بۆ سەفەرێکی نیکەم زۆر يعني حەز بە هینیان ناکەم. بەڵێ مامۆستا گیان کۆمەڵێک ڕوودا و ڕوویاندا لە جیهانی ئیسلامی لە وڵاتانی ئیسلامی سەری چەند دیکتاتۆرێک کەوتە ژێرسەوی تەختیان لەرزی بەڕێستان ئەگەر بە خەتونی و گۆسپێکم لۆ بکەی ڕێی بەڕێستان وەکو داعیەک و بانخوازێک پێتان وایە ئەمە چۆن دەبینی ئەو حەدەسانەی کەوا ڕوویاندا؟ وڵای جا پێغەمبەر صلی الله علیه و فەرموویە زمانێک دێ بەسەر ئومەتەکەمە بەستێ خاک نامێنێ داڵدەی موسڵمان با لە زوڵمی زاڵمان
کەی گەیشتە ئەو ڕادەیە کە حەج موسڵمانێک بستێ خاک نەمێنێ خۆی تیابشارێتەوە لە زوڵمی زاڵمە. اینجا خوای گەورە دەروی خێر لەو خەڵکە ئاکاتەوە. ئێمە پێم وایە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بدل ئیسلام و غەریبەن وسەیعود غەریبە مامۆستا ئەمینی ڕەحمەتی فەرمووی خەڵک غەڵەتی لێگاتەوە ئەڵێ دوایی یعنی ضعیفە بێتەوە غەریبە بێتەوە ئەوی دواییش بە غەریبی دەست پێکاتەوە یعنی دواییش بە غەریبی دەست پێکاتەوە وەکو جاری جارات چۆن بەقووەت بوو ئاوا بەقووەت دەبێتەوە. جا بالفعل ئیسلام بە غەریبەتی دەستی پێکردوێتەوە ئیسا وا خەریکە لە مەرحەلەی غوربەکەیە یعنی لە ژانی بوونایە. مامۆستا گیان کاتم زۆر کەمماوە دەمەوێ لە کۆتاییدا شتێکی ژیان ڕووداوێکی ژیان کە خۆش بێ مایەوەی بێ لەو جەژنەدا بەرامبەر بە بینەران باسی بکەی حەدەسێکی خۆشی لە ژیانتدا بۆ مام ژێڕیتەوە. وەڵڵاهی ئەگەر لە یادت بێت خۆشیەکانی ژیانمانی بڵم لەوانەیە خۆشترین کات و ڕۆژە بێت کە بڵم سەدامی تیا ڕوخێنە گیرا بینیمە تاغوتە ئاوا سەلیلە بێ حەدەسێکی خۆش داخی 20 دانە ساڵ 30 دانە ساڵ ئام تاغوتانە ببینی یەک بە دوای یەکە ئاوا ئەکەون ئەم میلەتانەیە چی لێکردم ئیسلامە چۆن سەلیل کردبوو لەسەر ناوی خوا و لەسەر ئیسلامەتی و لەسەر نوێژ و لەسەر ڕیشێک و لەسەر سیواکێک و لەسەر حیجابێ یەکێکی وەکو زین العابدین بن علی ساڵێک حەج مەمنوعکەی نێڵی یەک سەلام لە وڵاتی تۆ بچێ بۆ حەج وڵای نەوەکو ئەنفلۆنزای خەنازیر بڵاو بێتەوە نەوەکو لێ نەفەرێ تووشی خۆشی لەناو قەسەکەی ئەخوا تووشی ئەنفلۆنزای خەنازیری کرد تۆ ئەم تاغوتانە بینی کە چەند ساڵ ئاوا حیجاب بچیتە مزگەوتەوە بە کارتی ئاسایش چیتە ناو مزگەوتەکەەوە تێگەی تۆ بۆ تێ لە مزگەوتە نوێشکە یان ناهەگە بۆ نیێ بچی لە مزگەوتێکە تۆ خەڵکێک ئاوا لێ بکەیت ئاوا دژایەتی خوا بکەیت دوایی خوا پیشانێ با بڵێ ئەوانە بوون کە خۆیان کردبوو بەخوا ئەمە فیرعەونەکانن یعنی ئەمە مار بە چای خۆماندی من بە خۆشترین ڕووداوی ژیانی خۆم ێزانم یعنی ڕۆژ بە ڕۆژ ئەو ئیخبارانە تام لێ وەکو تلیاکی لێهاتووە بۆ خەبەر عاجلەکانە مەموزانەیە کامیان ڕۆخە کامە بە دوای کامەیە سوژدە بۆ خوا بەرەکە الحەمدولillah وە تاغوتی کەشیا بە عەرزە تێگەی خەڵکی موسڵمانە هەموو دێتە سەرجادە هەمووی ئەڵڵاه ئەکبەرەکە هەمووی داوای دینی ئیسلامەکە چەند ساڵ ئەم ئیعلامە خەڵک کافرەکە ئەم ئیعلامە ئیسلام ناشرینەکە ئەم ئیعلامە بوختان بۆ پێغەمبەرەکە دەکا بۆ قورئانەکە دەکا تێگەی خوا نەعوذ بالله و دینی خوا و بەرنامەی خوا بە دواکەوتوێتی و بە شەوە زەنگ و بە نازام شەمشەمەکوێری ئەشکەوتەکان و نازام چی وە شتانە ناوزە دەکا تۆ لە پڕ ببینی تەخوای گەورە ئاوایان لێ بکات بەڕاستیەوە نیعمەتێکی گەورەیە. مامۆستا گیان ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە لە خزمەت جەنابتاندا پێم خۆشە ئەگەر دواوتت لە وتێکی کورتە بۆ بینەران بۆ بینەران ئەڵێم ئەوە خوای گەورە نەمردین و ئاوە پیشانی داین مەسیدی ساڵمان بەچیەگە خوای گەورە قەدەری وا بووە ئێمەی لە جوغزێکی تاریخ و جوغرافیا دروست کردووە کە قەدەر وایە بێساحێبێ موسڵمانان لە جوغزێکی تاریخی وایە دروست بووین دەوڵەتێک نییە لە سەراسەری دنیاە بڵێمە دەوڵەتێکی ئیسلام دیفاع لە موسڵمانانەکە لە جوغزێکی جوغرافی وا شایع بووین ئەسڵ هو بەوەکو قەومیش دەوڵەتێکمان یعنی هەر لە هەموو لایەکەوە نەوەکو قەوم نەوەکو دین نەوەکو هیچمان نییە هەموو چواردەورەکەمان دوژمنە ئەڵێم ئەم جوغزە تاریخیە ئیجابیات و سلبیاتی خۆی هەیە ئەوەی لەم ڕۆژەیە خۆی بگرێ و لافاوی فەساد و کفر لەگەڵ خۆیان نەیبا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ له ئەجر 50 منکم قالوا منهم یا رسول الله قال بل منکم خێری 50 لە ئێوە هەیە بە سەحابەکانی وتیان یا رسول الله لە خۆیان فەرمووی نەخێر لە ئێوە حەدیثەکە صحیح و تەبەرانیش گێڕاوێتەوە تێگەی ئەوەی بتوانێت لەم ڕۆژەیە خۆی بگرێ ئەم لافاوی کفر و فەسادە نەیبات ئەوە خێری 50 لە سەحابەی پێغەمبەری صلی الله علیه و سلم فەرمێ عبادة في الحرج كهجرة إليه عبادة لو زماني حرج وكشت وكشتاريك وهي هجرتك كلمة لما كوبو مدينة بولا من أمن دخيلها أم بركة جوريا وبيان على مرو خين بوي على فترة أعوى بصاحبين پیغمبر صلى الله عليه وسلم مجدي داو أو إرهاصات كان شي ديارك كوا حكم الإسلام دقرته ده صلاة مسلمانان دقرته بخوا هرشان أو بوي والي توقيون هرچەنە بڵێن ئەوە یێواڵێن خەیاڵ ئەی نابینی بۆ لێ تۆقیون لە سەراسەری دنیا لەم سەری دنیا بۆ سەری دنیا ئیخبار هەر باسی چییە؟ موسڵمانانە لەم سەر و لەو سەری دنیا جا ئیتر ئەمە خوای گەورە کەی ئەیەوێت ساڵێکی کە دوانی کە دەی کە بیستی کە بەڵام مهم بەڕێوەیە عیزەتی ئیسلام لە پێشە مەڕ و خێنبەوە خۆت بگرە لە ئیستایە ئەجرێکی باشە هەیە ئەگەر گەیشتیتی ئەو ڕۆژەشی کە ئیشەڵڵا عیزەتی ئیسلام بینی بگەڕێتەوە ئەوە هەر نورون عەلا مامۆستا گیان زۆر خۆشحاڵ بووین سوپاسی بەڕێستان خوای گەورە موفقتان بەخشی سلامت جارێکە ژەژنە پیرۆزە لە هەموو دانیشتوانی مەنتیقەی هەولێر و دەفەری هەولێرەکەم خوای گەورە چی باشەوەیان بۆ بکەیش زۆر سوپاس دەکەین بەڕێزان و خۆشەویستان هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی نەسیمی تەمەن تا بێگەیشتنەوە خواتان لەگەڵ